المزقاتة طاول نكرة مثلا أو ثاني أو والله خلوش يشكى إيشكا غير بس شوف إذا كنت واو بس نجيبه فكيد أنا بس قولەرەیسی كذا قولەرەیسی والله من الفيديو بس شو انتي هلا شو هاي هنا
سڵاتان لە ئێمە کە هێشتینە کۆتایی ڕێگەکەی کە عەلی دای نابوو جاڕاستی کە گەشتمە ئێرە یەک شتی ترم بیر کەوتەوانێ بیرمە لە ساڵانی کۆتایی خۆپیشاردانێکرا لە ناوشار بەدەم محافەزان گرتبوو ئێمە ئەم ڕێگەیەمان هەڵبژارد لە گوندی سوورگای سەر و تەحزیەکە بووی خزمانی ماڵی باوکم لێرە و هاتینەوە نێ بەم ڕێگەیە لە بەرەوەی ڕێگەی محافەزە گیرا بوو ئێرەش بۆی بۆ بڕۆنکردنەوەی بزانین ئێرە کۆتایی گەشتەکەم هەنا لەگەڵمان بمێنەوە تەبعەن تا کۆتایی گەشتەکە و دیمەنەکانتانوە خۆی بۆ گوازمەوە هیوادارم ئێمە لە دیمەنەکانی خۆرئاوابوو ناین بەعەکسی ڕۆژەکانی ترمانەوە کاتێککە باناندا دەچوین خۆر تازە هەڵاهاو بەڵام ئێستا خۆر لە مەڵاوایی ژینگەدایە وەک دەبینن دیمەنەکان هێندە جوانە وەکو بەیانی